دەڕۆژ بەر لە ڕاپەڕینی شاری کەرکووک هێزەکانی پێشمەرگە بە هاوکاری شانە چەکدارەکان و هاوڵاتیان پلانێکی تۆکمەی سەربازیان داڕشت تا لە کەمترین ماوەدا تەواوی شارەکە لە دەست ڕژێمی لە ناوچوو ڕزگار بکەن. ئەبوزێت ساڵح یەکێکە لە فەرماندەدێرینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ساڵی 1991 سەرپەرشتی فەرماندەیی تاقتەق کەرکووکی کردووە و سەرکەوتنەکانی ئەوێ ڕۆژێ دەجێڕێتەوە. دیارە گەلی کوردستان یەکێک لە هەواڵدێر و هەواڵنێرەکان و جۆشدان و خەریکی زیاتر جۆشدانەوەی خەڵک و ئامادەکاریەکان بوو کە ئەم پەیامە لە ڕێگای ئەم کەناڵە خۆشەویستەوە کە ڕادیۆی دەنجی گەلی کوردستان بوو بەگوێی هەموو ڕێخستنەکان و هێزی پێشمەرگە و پارتیزانەکان دەگەیشت و دیارە پرۆسی ئازادکردنی کەرکووک زۆر هەڵدەگرێت ڕەنگە بەوەندە ئیکتفا نەکەین و کافی نەبێت کە بۆمان باسین لەبەرەوەی مێژوویەکی سەختی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرنامەی سەرەکی و ڕاستە و خۆی لەسەر پێشبینی و پێشنیارەکانی جەنابی مامجەلال ئامادە کرابوو بۆ بەرنامە ڕاپەڕین و پرۆسەی ڕاپەڕین بەگشتی لە کوردستان و بەتایبەتی لە کەرکووکی قودسی کوردستان. دیارە چەند مانجێک بەر لە دەستپێکی ڕاپەڕین و پرۆسەی ڕاپەڕین ڕزگارکردنی شارەکانی کوردستان بە کەرکووکی قودسی کوردستانەوە لە کەرکووک زیاتر هەموو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و شانەکانی بروسێک واتە شارە چەکدارەکانی بروسێک کە بەڕاستەخۆ بە سەرپەرشتی هەڤاڵ وەستا سابیر و کۆمەڵی هەڤاڵی تروش هێڵەکانی شەید ڕەفیق لە ڕێخستنەکان ئەمانە ئامادەکاریان بۆ کرابوو. کاتێک هێزەکانی پێشمەرگە لە چەندین قۆڵەوە بە شەڕی ڕوبەڕووبوونەوەی سەخت دەربازی شاری کەرکووک دەبن، هاو ئاهەنگ لەگەڵ هاوڵاتیانی تامەزرۆی ئازادی ئاهەنگی سەرکەوتن دەجێڕن. ئەو قوڵە لای ئەمەوە بەتابەت هێزی یەکێتی بوو. ئێمە کەسە داخلی ناو کەرکووک بوون لە کەلیسەکانیان داخلی ناو کەرکووک بوون. ڕەبایەکانی سەرکەلیسەکانیان بۆ ئێمە دانرا بوو. هەموو ڕەبایەکانمان گرت. خەڵکی کەرکووک هەموو خەڵکی ئازا، هەموو خەڵکی چاونەترس، ژن و منداڵ و گەنج و پیر هەموو هاتمە سەر جەعادە، هەموو دەسەندا بە تفەنگ بەرەو پیری ئینتیفاضە ئەڕۆشتن. پێشوازان لە پێشمەرگە ئەکرد. ئەو هێزەی کە چووە ناو شاری کەرکووک تەمەن ئەو خەڵکە خۆیان ئەو خەڵکە خۆی شەڕیان کردو، بەڵام دوایی بریندارەکانە بۆیان شاد بۆ بریندارەکانە بۆیان تداوی کرده بوو. تەمەن ئەو وەرەبەرزیە و ئەو خۆڕاگریە و ئەو مقاومەی کە خەڵکی کەرکووک و یەک شوێنەکان نەمبینیوە. کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان دوانەیەکی دانەبراو لە بیر و هزری یەکتری و لەو پێناوەشدا ڕووبارێک خوێنیان بەخشیوە بۆ ئازادی. هەر بۆیەش سەرۆک مامجەلال نازناوی قودسی کوردستانی پێداوە. کاروان نازم گەلی کوردستان، قەزای کۆیە.